لە 28 ئەم مانگە بە درۆن هێشکرایە سەر بنکە سەربازەکانی ئەمریکا و لە ئەنجامدا کە سێ سەرباز لە ئوردن بەڵێ و سێ سەرباز گیانی لەدەستدا ئەمەش کە کاردانەوەی توندی لە نێوان ئەمریکا و ئێران لێکەوتەوە کۆمەڵێک پرسیار بەدوا خۆی دادێنێت بابەتەکانەوەی کە ئایا ئێران یاخود ئەمریکا هەڵوێستی دواییان چی دەبێت ئەخۆ ئەمریکا هێرشەکانی ناو خاکی عێراق دەبێت ئێران دەبێت یاخود خاکی عێراق و شوێنی دیکە بەکاردێنێت وەمە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەبێت ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میانداری زۆر بەڕێز ڕەمزی ساید کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک ڕەمزی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا لە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە دەست پێ بکەین و دوایین هەنگاوەکانی ئەم دواییان و ئەو ئاڵۆزەی کە لە نێوانیاندا هەیە بە تایبەتی دوای هێرشەکەی 28 مانگ با بڵێن نێوەندگیری یاخود ئەمریکا و ئێران و ئەو بابەتانی کە ئێستا بۆ پەشدانەوەی ئەو هێرشە لە نێوانیاندا هەیە بۆ چۆ سەردەکێشێت؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی سانویز و بینەرانتان باش بەیوان باش و سەلامت بن. بەڵێ وەک دەزانین گرژیەکان لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کە لە بینی ئیسرائیل و حەماس ڕوویدا کۆمەڵێک گرژی و تونبوون و ئاڕاستەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە کۆمەڵی پەرچەکردداری جیاوازی لە ناوچەکە هێنایەکە وەک چۆن دەڵێ منجەڵە گەرمەکەی سەراگر وردەوردە بەرەو قوڵبدان دەچێت لەم نێوەندەشدا ئەو گروپانی کە لە عێراق ئامادەیان هەیە لە سەرانسەری عێراق و لە ناوچەکانی کە بە گروپی مقاومەی ئیسلامی خۆیان دەناسێنن ئەمانە بە کۆمەڵی دەست و پەیوەندی ئێران دەزانن کە لە ئێستادا گوشارەکانیان توندتون کردوێتەوە بۆ سەر هێزەکانی ئەمریکا هەم لە عێراق هەم لە سووریا و لە ناوچە جێجیەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم گرژیانش پەل دەچێشێ بۆ زۆر لێکەوتی تر کە لە ئێستادا هەندێک خوێندنەوەی زیاتری بۆ دەکرێت بۆیە ئەمریکا ڕێوشێنی تایبەتی خۆی دەگرێتە بەربەوەی کە هیچ نەبێ و گوشارانە کەمتر بکاتەوە یانیش ئیدارەی بدا بۆی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێتە تۆپێکی ئاگر و تەواوی ناوچەکە بسووتێنێ و بۆ دەوای خۆیدا چونکە لە ئێستادا ئیدارەی بایدن و سیاسەتی دیموکراتەکان کە ئێستا لەسەر حکومن کەمتر حەزبە و گرژیانە دەکەن دەیانەوێ زیاتر کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن و بۆ ئێرانیش لەم کاتەدا بە هەمان شێوە نایە کێشەکان بۆ بگاتە ئاستێکە بەریەکەوتنی ڕاستەخۆ ڕوودا لە بینی هەردوو جەمسەری بڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەمسەری جیهان کە ئەمریکایە بەڵام دەتوانرێ تا ڕادەیەک کێشە و ململانی و هەندێک کێشە و ئاشوبی تری وردەی بە دوای خۆداهێناوە. بەڵێ کاک ڕەمزی ئەمریکا ئەوێت شەڕێکی کراوە لە ناوچەکەی ئەنجام بە یاخود مەبەستێتی چەند ئامانجێک بپێشێت بە دیاریکراوی بەڵێ خۆی ئەم سیاسەتی ئەمریکا لە خۆراڵاتی ناوەڕاست زیاتر بە ئەو یەکە ئیدارەدانی لە سیاسەتی نێودۆڵی پێڵی ئیدارەدانی عسکەری ئیدارەدانی شەڕی سارد و بەرەو گەرمتر لەم جۆرەدا ئەمریکا نایەوێ پێکادانی ڕاستەوخۆ لەگەڵ بڵێ بەرامبەرەکە کە لایەنی سەرەکی ئێرانە ڕوو بدات بەڵام دەیهەوێ ئیدارە بدا بە شێوازی جیاجیا بەو شێوازە تایبەتیانی خۆی کە هەیەە سەرکوتکردنی دەست و پەیوەندەکانیان لە ناوچە جێناکۆکانی بڵێ ئەو شەرق لەوسەد کە ئێستا بڵاوبنێتەوە بە گروپی مقاومە خۆیان ناساندووە ئەمە بە شێوازێکە کە بۆ ئەوی کە ئەو تۆپە ئاگری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر نەتەقێتەوە چکە لە ئێستادا ئەمریکا نایهەوێ وەک باسمان کرد کێشە و ململانەکان بە زۆرێک بێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرژەوەندەکانی ئەمریکا بکوێتە مەترسیەوە. باشە کاک ڕەمزی هەڵبەتە لە ئێستادا ئەمریکا نایەوێت ڕاستەوخۆ هێرش بکاتە سەر خاکی ئێران و هاوکات ئێرانیش ئاماژی بۆ داواگەر بێت و ڕاستەوخۆ هێرشەکە ناو خاکێران دەبێت ئەوە گرژیەکان ئاڵۆستر دەبێت و ئەمیش ڕوتفالی قورستری دەبێت لەم با بڵێن هاوکێشەیەدا تا چەندە خاکی عێراق لە دەرەوەی ئەم بازنەی ململانەیەدا دەبێت تا چەندە لە دەرەوەی ئەم پەرچەکردارانی ئەمریکا و ئێران دەبێت یاخود بەڕوونتر عێراق ئەو خاکەیە کە شەڕی ئێران و ئەمریکای تێدا دەکرێت بە تایبەتی لە دوای ئەم با بڵێن هێرشەی با بڵێن هەندێک لایانی چەکداری سەر بە ئێران بۆ سەر بنکەکانی ئەمریکا و کوژانی سێ سەربازی ئەمریکی بەڵێ ئەو گرزانی بە
ئەگەر سەیری پێکاتی عێراقین لە شێوازی دروستبوونیەوە لە سەرەتادا ئەمە لە هاوکێشەیەکی سیاسی نێودەوڵەتی دروست بووە عێراق بۆیە هەست ململانەیە کە لە خۆرهاڵاتی ناوەڕازیان لە جیهان دەکرێت کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆی هەیە لەسەر عێراق بە هەر زۆرێک لە زۆرەکان و عێراق بەدەر نابێت لە هەست کێشە و ململانەیە کە لە جیهان ڕوودەدا بۆیە عێراق کە ئێستا بڵێ هاوسەی ئێرانە کۆمەڵێک هەژمونی مەسەبگەرایی و ئەمنیەتی و سنووریان هەیە بێکەوە و ڕاستەخۆ ناڕاستەخۆ باسمان کرد کاریگەری هەیە بۆیە پێم وایە لە ئێستادا ئێران و ئەمریکا هەردووچیان لە عێراقدا بە ژۆندێکی تایبەتیان هەیە و لە زۆر شتایەکی گرتوتەوە بەڵام لە زۆر شتی تریشتیدا بۆتە هۆیەوەی کە پێکاتان ڕووداوە لەسەر بە دیاریکراویش ئەگەر باسی ڕەگی کێشەکان بکەین لە عێراق لەوە بەریەکەوتنی ئەمریکا و ئێران لەم کاتێدا دەگەڕێتەوە بۆ 11 سێپتەمبەری کە 2001 کە ئەو ڕووداوانی لە ئەمریکا ڕوویدا لەو کاتەوە ئەمریکا خەتێکی دیاری کردبەوەی کە هەم دوژمن هەم دۆستی خۆی دیاری بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازیی لەوانی کە بە دوژمنی خۆی زانی پێی وابوو کە کێشە بۆ ڕێڕەوە بازرگانیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم لە ئەو مەنتیقانی کە دەیهەیە بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆی زاریش کە ئەمریکا نمایندەی خۆی بکە یەکێ لەوانە ئێران بوو کە خەتێکی بۆ کێشا و پێی وابوو کە ئەمە مەترسیە هەم لە ڕووی ئەوەی کە چەکی ئەتۆمیت بەتەمای بەرهەمبێنێ هەمیش لەسەرەوەی کە ڕێڕێوە ئاویەکان کە لە دوایش بینیمان کە 2023 ئەمریکا هاتەوە عێراق و بڵێ عێراقی بە شێوەیەش کە بڵێ داگیر کرد زۆرترین قازانج کە لێی کردو لەو عێراقدا وەک بینیمان ئێران سوودمەند بوو سوودمەنجی سەرێکی بوو لە ڕووی ئەمنی و لە ڕووی زۆر شتی ترەوە کە ئێستا تەراتێنی خۆی تێدا دەکا و هێزەکانی ئەمریکا بڵێ ئیسعاسەکە. بەڵێ بەڕێز ڕەمزی لەگەڵ هەموو پەرەسەندنەکاندا و بەردەوامبوونی گرژی و ئاڵۆزیەکان لەم نێوەندەدا حکوومەتی هەرێم چ ڕێشوێنێ بگرێتە بەر ئەگەر ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نێوان ئێران و ئەمریکا ڕووبدات؟ بەڵێ حکوومەتی هەرێم وەک دەزانین جوگرافیەکەی لە شوێنێکە کە هیچ موقعێکی زۆر گرنگ نییە بە نیسبەت منتیقەکەەوە هەم بەلایەن ئێرانە هەم بەلایەوە بەڵام لە ماوەی ڕابردووە کاک ڕەمزی بە درۆن هێرشکرا سەر بارگەی هاوپەیمانان و ئەمریکا لە هەولێر. بەڵێ بێگومان خۆی ئەمانە مەسجێکە مەسجیشی ئێرانە بۆ ئەمریکا هەم بۆ ئیسرائیل هەم بۆ دەسەڵاتی بڵێ هەولێریش کە بۆی کە خۆی یەکلایی بکاتەوە یانیش مەسجێکە بۆ ئیسرائیل کە پێی دەڵێ ئێمە دەتوانین ساروخەکانمان بگاتە ناو ئیسرائیل لە هەمان کاتدا و مەسیجێکە بۆ ئەمریکا کە تۆ هاتەنیان لە عێراق بۆ نییە بکشێەوە دەبێت لە هەرێمی کوردستانیش بکشێەوە مەسیجێکە بۆڵی بۆ حکوومەتی هەرێم کە دەبێت خۆی یەکلایی بکاتەوە و نەبێتە هۆی ئەوەی کە ئێرانی ئیسعاس بکە وەک دەبینین کە ئێستا لە ئێران ینی تۆزێک حساسیت و گرژیەکی بۆ دروست بووە لە دراوسەکانی ئێستا کە تالیبان بڵێ ئەمریکا وقتی خۆی کە لە 2001 بڵێ حکومی ڕوخان و دوایی بەجێ هێشت و هەمان شێوە هاتەوە ئێستا گروپێکی مەسەبگەرایین کە هەر ڕۆژێ لە ڕۆژەکان وەکو بۆمبێکە بتەقێتەوە بە ئێراندا شەڕێکی مەسەوی دروست بێ لە سنوورەکانیەوە نایوێ هەرێمی کوردستانی جیستان ئەو شتە بکە لە ئێرەوە دەست پێشخەری دەکا بۆی کە ڕێوشوێنێکی خۆی دەستنیشان بکە بۆی نەتوانێت ئەو مەترسیانی بە ئاسایشی ناوخۆی خۆی چونکە ئێران پێی وایە عێراق و هەرێمی کوردستان بەشێکە لە ئاسایشی نەتەوەی خۆی بۆیە زیاتر تەدەخل لەکاو بە زۆرێک لە زۆرە. باشە کاک ڕەمزی هەڵبەتە جۆرێک لە تەنزی با بڵین سیاسی هەیە کە بەشێکی زۆر لە چاودێرە سیاسیەکان هەم لە ئەمریکا و هەم لە ئێران و هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بازەوە دەکەن کە ئەمریکا و ئێران لەم بەرپەرشدانەوەی ڕێدەکەون کە لە کوێش ئەمریکا بەرپەرشدانەوەی هەبێت بەرامبەر بەم هێرشانی ئەمریکا و هاوکات سیاستێکی نەرمی دیبلۆماسیشیان لە ئێستادانوانەوە بۆ دیوی کە جۆ بایدن هەوڵ بدات بە دیبلۆماسیانە مامەڵە لەگەڵ ئەمە بکات و هاوکاتیش لە ئێراندا ئێستا ڕایگەاندووە کە جیدی ئەو ڕێکخراولایانانەی کە سەر بە ئێرانن هێرشەکانیان بوەستێنن ئەم هەنگاوانە چی لە چاوەڕوان دەکرێت؟ بەڵێ وەک دەزانین لە 11 مانگی ئەم ساڵدا هەڵبژاردننی ئەمریکا بڕێوەیە و ئیدارەی جۆ بایدن جارێکی دەیەوێت بێتەوە سەر حکوم و لە بەرامبەر ژارڕکابەرێکی
بڵێ کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەەوە ناسرا و ڕکابەرێکی توندە و کەسێکی دڵڕق و لە سیاسەتەکانی ڕەحم بە هیچ لایەک ناکە. ئێران دەی هەوێ فریای ئەوە بکەوێت کە لە ئێستادا پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا فشاری زۆرتر لە ئیدارەی بایدن بکە بۆی کە ئەو گوشارانی لەسەر حەماسە لە فەڵەستین کەمتر بکرێتەوە. بۆیە ڕێوشوێنێکی زۆر بە بەرنامە ڕێژ و لە زۆربەی ئەو وڵاتانی کە دەست و پەیوەندی خۆیەتی پرۆکسیەکانی خۆی هانداوە بۆی کە بتوانن ئەمریکا هیچ بکەن هیچ نەبێ کەمێک پاشەکشە بکە لە فەڵەستین و لە بڵێ هێرشەکانی ئیسرائیل بە زۆرێک لە زۆرەکان بوەستێنێ. بۆیە ئەمە یەکێکە لە سیاسەتەکانی ئێران دەوێت کە لە ئێستا جێبەجێ بکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و بەرامبەر خودی ئەمریکا. ئەمریکاش وڵاتێکە بەرنامەی خۆی هەیە و بەپێی یاسای نێودەوڵەتی و ئەنجومنی یاسایشی نێودەوڵەتی ڕێ بە خۆی داوە کە لەسەر داواکاری عێراق لە 2011دا لە دوای هاتنەوەی داعش و بڵێ لە دوای 2014 بوو برن هاتوۆتە عێراق و بەرنامەوە زیندای تایبەتی خۆیە. ئەمیش کۆمەڵێک ڕێوشێن دەگرێتە بەر وە دەیهەوێ لە عێراق بمێنێتەوە چونکە بە حەقی خۆی دەزانێت کە یەکێکە لەو وڵاتانەی زۆرترین خوێنی ڕشتووە و پێی وایە کە ئەو عێراق بە ئاسانی جێناهێڵێ. ئەمەش کێشەیەکە کە هەردوو لەسەری ئەوەن کە هەر ڕۆژێک لە ڕۆژەکان گرژیەکان تونتر بکرێ بەس بەو شێوەی ناکە بگاتە سەر ململانی ڕاستەوخۆ. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ ڕەمزی سایتی چاودێری سیاسی کە بەوانی بەرنامەی بەیانی. زۆر سپاس بۆیش، دەستان خۆش بێت. سپاس.